جناب وزير سڵاوت لێبێ ئەو پرسیارەم هەیە بەشێک لە هاوڵاتیان لە ماڵەوە ئاژەڵەکان سەردەبڕن ئەوە لە ڕووی تەندروستیەوە قەدەغە کراوە یان ئاسایی ئەگەر ئاسایی سڕێکارێکەیە کە ئەنجامی بدەن ئێمە دەستگا ڤێترنێرەکان تەنسیقمان هەیە و هەموو تیمەکانیان ئەمڕۆکە لەگەڵ تیمە تەندروستیەکان چاودێری دۆخەکان دەکەن سەربڕخانەکان سەربڕخانەی فەرمینە ڕێگە پێدراون ئاژەڵەکان چۆنیت سەربڕینیان و پشکنینیان هەمووی لەژێر چاودێری تیمی ڤێترنەریە هیوادارین هاوڵاتیان خێرەکانیان قوربانیەکانیان لە شوێنی فەرمی و سەربڕخانەکان کە لە ماڵەوە بکەن وەکو باسم کرد شوێنی فەرمی مسۆگەری سەلامەتی هاوڵاتیان ئەم نەخۆشێکی گوازراوەیە دەبێ بزانی ئەم ئاژەڵە سەرچاوەکەی لە چێهاتیە نەخۆشیان نەخۆشنی ئەمە ڕەنگە لە ماڵەوە هەندێک زەحمەت بێت بۆی هاوڵاتیان خۆیان لەو ترسناکێ نەدەن باشتر وایە کە ئاژەڵەکانیان لە سەربڕخانەکان دەسەر ببڕن باشە بەشێک لە هاوڵاتیان بەتابەتی ئەوانە کە ئاژەڵ بەخێو دەکەن دەڵێن تای خوێن بەربوون نییە درۆیە ئەوانە چۆن هۆشیاریان بکەینەوە کە ئەو شتە هەیە اینجا من پرسیار لێ دەکەم هەیە یان نییە نەخۆشیەکی ئێستا نییە نوێ نیە ئەم نەخۆشیە بەدەیان ساڵ ئەم نەخۆشیە عێراق خۆی وەسەتێکە بۆ ئەم نەخۆشیە کاتێک ئەم نەخۆشیە ساڵانە سەر هەڵدەدات دەبێت زوو کۆنتترۆل بکرێت نەبێتە تەشەنەکردن و ئەم نەخۆشیە جیاوازیەکەی لەوەیە ڕێژەی مردن و پەکەوتنی زۆرە لە نێوان 150 بۆ 160 و تووشی نەزیفبوونێکی بێ کۆنتترۆلکردن دەکات مرۆڤ لە هەموو شوێنەکانی سیستەمی خوێنمەینی تێک دەچێت بۆیە ئەگەر زوو نەگەێنرێتە نەخۆشخانە و لە عینای مڕەکەزەکی باش نەبێت گیان لە دەستدانەیە بەداخۆ ئێمە لە 5 حالەتێکی گیان لە دەستدانمان نەبوو لە هەرێمی کوردستان بۆیە ئەم حالەتە لە عێراقدا ئێستا زۆرە بەدەیان حالەتی تر هەیە بەدەیان گیان لە دەستدان هەیە لە عێراقدا هیوادارین هاوڵاتیان متمانە بە ئەگەر نەخۆشێک نەبێت چۆن دەڵێن هەیە ئەمە پشکنینی هەیە و نەخۆشە و مەوجودە و هەموو سەرچاوێکی پزیشکی باسی کردووە نازانم خۆ ئەمەش نە بۆم کۆرۆنا بۆچی یعنی تحدای ئەم نەخۆشیە بگرن ئەم نەخۆشە وجودیە ئێمەس بەرژەوەندی هاوڵاتی و سەلامەتی هاوڵاتیمان دەوێت جەنابی وەزیر نەبوونی موچە کارگەری لە ئەو هاوڵاتیانە کردو کە هاوکاری نەخۆشخانەکان دەکەن تەمان بەداخەوە بۆم جەژنە کە ئێستا ئێمە لە نەخۆشخانەین هەم بۆ جەژنە پیرۆزە هەم بۆ بەسەرکردنەوەی خزمەتگوزاریەکان بەداخۆ ئەوی بەغدا کردی سزای بە کۆمەڵە ئەو عقوبە جەماعیەی فەرمانبەران نەک تەنها فەرمانبەران هەموو هاوڵاتیان و بازاڕی هەرێمی کوردستانی داوە بەداخەوە ئەمە ئێستا نمونەیەک باسم کرد لەم نەخۆشخانەیە تەماشاکە زیاتر لە نیوەی نەخۆشەکان هەموو ئەو هۆڵانە پێم خۆشە خۆت چاوی کامێرەکان ببەنە و هۆڵەکانی نەخۆش ببینە زیاتر لە نیوەی نەخۆشەکان نەخۆشانی دەرەوەی هەرێمی کوردستان کاتێک ئەو خزمەتی هەرێمی کوردستان مرۆڤ دۆستی و بە پاچی و بەبێ جیاوازی دەیدات بە هەموو هاوڵاتیانی عێراق بە هەموو شارەکانی دیکەی دەرەوەی هەرێمی کوردستان حەقوانیە بەغدا ئەو سزا بە کۆمەڵی بۆ جەژنە ئەو بڕیارە ناڕەوایی کەدایان فەرمانبەرانیان بێبەش کرد لە موچە هیوادارین پێداچنەوەی خێرا بکەن لە دوای دەژن ئەم بڕیارە هەڵبۆشێتەوە چونکە بەڕاستی ئێمە بە چەندین قەیرانی دژوار دەداچوین ئێمە لە ساڵی 2014ەوە ئەمە یەکەم جار نییە بەغدا وا دەکات بۆیە ئەمە کارێکی ناڕەوا بوو بەڕاستی فەرمانبەران و هاوڵاتیانی تێدا بێبەش بووە و ئەو سزای بە کۆمەڵەوە ئەو بڕیارە سیاسیە هیوادارین هەڵبۆشێتەوە هاوکارەکان کەمی کردو لە ئۆتیکە بوچە نیە نەخۆشخانەکەی نەخۆشخانەکان ئێمە سەرەتان خۆی پشت دەبەستێت بە ڕێژەی زۆرترین بە سندوقی کۆمەک بۆ توژبانی شێرپەنجە بەشی سەرەکی بەشی دووەمی هەموو سنتەرێکی شێرپەنجە کە لە شاری هەولێر لە شاری سلێمانی لە شاری دۆک بەڕێزەناوی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسعود بارزانی بودجەیەکی تایبەتی بۆ دانا و بودجەیەکی زیادیش کرد لە کابینەی نوێن بودجەی تایبەت هەیە یعنی دوو بودجەیەک بودجەی کە بودجە گەورەکەی سندوق کۆمەکە بودجەی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەمانەش پاڵپشتی سەرەکی پەیداکردن و دابینکردنی ئەو دەرمانە گران بەهانن و سروشتی شێرپەنجە دەمەوێت پێت بڵێم کە جیاوازە لە هەموو نەخۆشەکانی ڕەنگە نەخۆشەکانی نەخۆش تا ڕادەیەک بە ئارەزوی خۆی بچێتە نەخۆشخانەیەکی ئەهلییان لە دەرمانخانە بەڵام لە شێرپەنجەدا هەمووی حکومیە هیچ عیلاجێکی کیمیای جێلێ بۆ لە بازار هەبێتیان لە نەخۆشخانەی بۆیە فشارێکی گەورەی هیوادارین خێرخوازانیش خۆیان دایمەن ڕووی خێری و ڕووی کارە مرۆییەکانیان بخەنە سەر شێرپەنجە و زیاتر هاوکاریمان بن زۆر